وەکو مەلاکان مزگەوتی جوان و فەرشی جوان و سبلیتی فێنک بەرامبەر خۆی و غورفەی خەتیب و کتێبخانە دانا 15-20 مەتر و سەیارەی نازدار و ئیتر ئەگەر ئەم ژنە عەقڵینەی بڕی ئەمە تەلاقدا قلێتر بێنێ و قلێتر تەلاقدا قلێتر بێنێ و حەز بە سومعەی دینەکەی نەکا بزا خەڵک چی ئەڵێ. لم يكن لاهتمام بأمور الدنيا خۆ بۆ دنیا نەبووی شەکەی ئەو مەوزوعی پیربوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هۆکاری خۆی نەبوو، هۆکاری ئەوە نەبوو بڵێ کاکەوا من لە دنیا دەرەچم ئاخە شتێکم بۆ مناڵەکانم جێنێشت، ئاخە خێزانەکانم ئەبێ خەلیفەکان دوای خۆم زەکات و سەدەقەیان بدەنێ. خۆ بۆ ئەوە نەبوو. ئەگەر نایتوانی بڵێ مەدینە هەمووی تاپۆی منە، هەر هەمووی ئەبێتە تاپۆی منەوە چێدە ناو منەوە. سەحابە ئامادە بوون لەبان نەعلەکەی ئەو داشن هەموو مەدینە بکەنە ناو خۆی و ژنەکانیەوە. خۆ بۆ ئەوە نەبوو بەڕێزان. ئەنجا ئیتر باسی خۆم ئەکەم وەکو خەتیب و وەکو مەلا باسی خەڵکی تر هەر مەکە کە ئێمە بێینە ئەم بەرزیە قسە بۆ ئێوە بکەین، ئوموری دنیا داگیرمان بکە، شتی جوانی دنیا داگیرمان بکە، ڕیشی ڕەشمان عەقڵمان داگیر بکە، خۆمان پێ گەنج بێ، فتوای ئێمە لەسەروی هەموو فتوایەکە بێ کە زۆری فتواکانیشمان باتڵە و پەیوەندی بە حەقەوە نییە. لم يكن لاهتمام بأمور الدنيا. لشمائل پیغمبر عليه الصلاة والسلام هر کەسێک ڕۆژانە ئەگەر بیر بکاتەوە، ئەگەر کۆمەڵە ئاەتێکەیە لە قورئانە بیخوێنێت، ئەگەر بیرێک لە مستەقبەلی خۆی بکاتەوە، پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەگێڕنەوە نزیکەی 20 تەڵ لە ڕیشی مبارەکی سپی ببوو، 20 تەڵ لە کۆتایی تەمەنیا. بۆیە لێ ئەپرسن ئەفەرمون ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕەنگی پیری لێت دیاری داوە؟ ئەفەرمێ قد شيبتني هود وأخواتها، أفرمي من هود دست خشككاني هود منيان فير كرت، هود دست خشككاني هود يعني صورتي المرسلات، صورتي إذا الشمس كورت. بويا بيغمري خوا عليه الصلاة والسلام أفرمي هر كسيك لأيوة حز أكا بتشاو بتصوير بروات الروجي قيامة بابتي أم صورتان بخينيتو إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت. کاتێک شاخەکان وەکو خوریشی کراوەی لێ دەبێنە بەرچاو خۆت ئەو پیرە مەگرونە ئاوای لێ بێ گەری حاڵی من چی بێ؟ إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها. ئەو خەڵکەی کە ئەبینی وەکو زەنگانە بەبان ئەو زەویە هەموو ئەوەی لە ناواخنیاتی فڕێداتە دەرەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ من ئەم سوورەتانە پیری کردم. اینجا ئیمامی تورموذی فەرمێ فالشيب يسير الذي وجد في شعره صلى الله عليه وسلم أو كما سبيايتي كالريشكي دركود للريشي مباركي كبديار كوتو خلشي هستي في أكد لم يكن لاهتمام بأمور الدنيا. خو بهوكاري ونبو زور اهتمام بأمور الدنيا أدا وكو ملاكان مزگوتي جوان و فرشي جوان و سبليتي فينك برامبر خوي و غرفەی خەتیب و کتێبخانە دانا 15-20 مەتر و سەیارەی نازدار و ئیتر ئەگەر ئەم ژنە عەقڵینەی بڕی ئەمە تەلاقدا قلێتر بێنێ و قلێتر تەلاقدا قلێتر بێنێ و حەز بە سومعەی دینەکەی نەکا بزا خەڵک چی ئەڵێ. لم يكن لاهتمام بأمور الدنيا خۆ بۆ دنیا نەبووی شەکەی ئەو مەوزوعی پیربوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام هۆکاری خۆی نەبوو، هۆکاری ئەوە نەبوو بڵێ کاکەوا من لە دنیا دەرەچم ئاخە شتێکم بۆ مناڵەکانم جێنێشت، ئاخە خێزانەکانم ئەبێ خەلیفەکان دوای خۆم زەکات و سەدەقەیان بدەنێ. خۆ بۆ ئەوە نەبوو. ئەگەر نایتوانی بڵێ مەدینە هەمووی تاپۆی منە، هەر هەمووی ئەبێتە تاپۆی منەوە چێدە ناو منەوە. سەحابە ئامادە بوون لەبان نەعلەکەی ئەو داشن هەموو مەدینە بکەنە ناو خۆی و ژنەکانیەوە. خۆ بۆ ئەوە نەبوو بەڕێزان. ئەنجا ئیتر باسی خۆم ئەکەم وەکو خەتیب و وەکو مەلا باسی خەڵکی تر هەر مەکە کە ئێمە بێینە ئەم بەرزیە قسە بۆ ئێوە بکەین، ئوموری دنیا داگیرمان بکە، شتی جوانی دنیا داگیرمان بکە، ڕیشی ڕەشمان عەقڵمان داگیر بکە، خۆمان پێ گەنج بێ، فتوای ئێمە لەسەروی هەموو فتوایەکە بێ کە زۆری فتواکانیشمان باتڵە و پەیوەندی بە حەقەوە نییە. لم يكن لاهتمام بأمور الدنيا. ئیمامی تورموذی ئەفەرمێ بە هۆکاری ئیهتیمامی دنیا نەبوو وای لێ هات، بەڵکو ئەفەرمێ ئەو فەواتی مەصالحها بڵێ وەڵاهی مەسلحەتەکە لە دەستمان دەرچوو، ئەمما وێ شتێکمان بەدەستەوە بۆ ئۆتا ئیتر تەمەن ڕۆی ناتوانین شتێ بکەین. خۆ ئاوا نەبوو برای بەڕێزم. أو التعلق بها أو رغبة في المزيد منها نمتعلق بو بجياني دنياوة ونحزيشي ليبو زيادة للدنيا بجيت حتى لحجة الوداع كتشن ماوية كيدر موسمي حجة لناو حجة
فرمودەیەکی درێژ باسەکە ئەگەر ئەڵڵا پەروەردگار مەجالی دا بۆتان باس بکەم باسی بنەمای تەوحید و ماڵ و عایلە لە کۆتایی ئاڵێ ئەلا هەل بەلەغت ئێمە نەمەم گەیانەیەوە ئەڵێن ئەڵڵاهومە شایەتیت بۆ دەین گەیانت ئەفەرمێ ئێوە خۆتان ئەوانەی حازرن بیگەێنە ئەوان پەروەردگار ئاگار لێبێ من دینەکەم گەیاندنی دین بە پیاوی گەورە ئەگا بەڕێزان بۆیە یەکێکیش لە دوعاکانی ئەوە بوو اللهم لا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا پەروەردگارە دنیا وا نەکەی هەموو غەممان بێت دکتۆرا و ماستەر و پرۆفیسۆر یەکەم بۆ دنیا بێ بۆ ئەوەی ئێستا میمێکم پێوەیە دوای بڵێن دالێکی پێوەیە دوای دالێک و ئەلفێک و نازام چی و نقطەیەک و ئیتر ئەوا ئەڕوا هەتاوەکو بێتە .com و ئیتر لە ئەنتەرنێتەوە سەر دەرەکێت و حیا و شەرەف دەڕوا خۆ لەگەڵ ڕێزیشمە ئەم قسانە وەکو ئیستیفزاز نییە بۆ خەڵک و بۆ عولەما و بۆ مامۆستا و بۆ زانا و بۆ ئانی کە خەڵکی چاکن بەڵام ئێمە ئەوەندەی بەناوت بە دوای ناوەوەین وەکو چۆن کەسێکی عەشایرمان لێ سەقە بێت و حەزەکا برا گەورەی مام بکە ئێمەش هەر ئەوەیە ئەفەرمێ اللهم لا تجعل الدنيا أكبر همنا کە دنیا بووە هەموو غەمت ئیتر بەرەو ئاگر مەسیرەکەت ئەڕوا بۆیە ئەفەرمێ ولا إلى النار مصيرنا دنیا بووە هەمت دووەم دوایەوە فەرمێ چی ولا إلى النار مصيرنا نەمان خەیتە دۆزەخەوە بۆیە خۆشەویستان و بەڕێزان ئێمەی موسڵمان هەر ئەوە نەماوەتەوە بیڵێین پیربوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە هۆکاری بیرکردنەوەی بوو لە قیامەتی خۆی لە کاتێکشا بۆی بزانن لە چی ترساوە غفر الله له ما تقدم من ذنبه وما تأخر هەر نەچووە بۆ قیامەت شەفاعەتی کوبراهی ئەوە هەر نەچووە بۆ قیامەت ئەوە ئێستاکە لە قیامەتە چاوەڕێ ئەوەیە قیامەت هەڵسێ و بە من و تۆ بڵێ ئومەتی شەفاعەتی گەورەهی ئەوە چل دانە ساڵ سوژدا با بۆ ئەڵڵا لە پێناوەی حەشری من و تۆ دەست پێ بکات ئەهواش بیری لە قیامەتی خۆی کردێتەوە ئەمە بۆ کەسی عاقڵ زۆر گەورەیە ئەگەر بیر بکاتەوە ئەمما بۆ کەسێکی نەزان و نەفام چیمان کردە چیت کردە هەر بەم چی کردە خەڵک هەموویت بەرەو لادان برد و خەڵکت بەشتی لاوەکیەوە خەریک کردە خەڵکت بە شتەکانی فیق و بابەتی ئەملا و ئەولا و ئەم سەر و ئەو سەر و ئەبێ و نابێ و لە ناو شەعبانە لە ناو شەوالە ئەگەر ڕۆژوو بگری ڕۆژێکیش قەرزار بی هەردووکیت بۆ حیسابە ئیتر بوونەتە شەڕەوە لەگەڵ یەکە کابرا خۆی خواخوایەتی چهار ڕۆژ لە شەوال بگرێ بۆ ئەوەی خێرێکی بنووسێ ئەو دێ بە فتوای فڵان ئیمام و فڵان مامۆستا و فڵان بەڕێز و وای لێ ئەکا ئیتر ئەم کوردە داماوە ئیشی ئەوەیە بزا ڤیزەی حەج جایزە جایز نییە لە شەوالە ڕۆژێ بگرێ ڕۆژێکیش قەرزار بیداتە دەمی جایز هەر بۆ خۆتان خەریک ئەمانە بن پێشەواکانمان ئەمەیان لێ ئەوەشێتەوە بۆیە شتی گەورە نییە چونکەم ئێمە خۆمان پێمان ناگیری حەزەکەین توش ڕۆژێ بە دوو ڕۆژ بەری داواکەم لە پەروەردگار عاقیبەت خێرمان بکە